لە سێم ڕۆژی جەژن دیار بوو کاتژمێر هەشتی ئێوارە پۆلیسی عەنکاوە ئاگادار کراوەکەوە بۆنێکی نەخوازراو هەیە لە یەک لە شوقەکانی گوندی لوبنانی. دواتر پۆلیس چوونە شوێنی مەبەست دوای ئەوەی کە چوون شکنی نێو شوێنیان کردو دەرگاکان کردەوە کەسێک بە مردووی دۆزراوە بەداخەوە بە ناوی دکتۆر هەڵۆ کە دوای ئەوەی کە پۆلیس چوونە شوێنی مەبەستوە هەروەها تەرمەکەیان گواستەوە بۆ پزیشکی دادی توانرا پەڕای و لێکۆڵینەوە بکرێتەوە و هەروەها کامیرەکانی چاودێریش تێیدا لێ بدرێتەوە و هەروە هەموو ئەو گرتانێکەوە پەڕێزی لەو چەند ماوەیەکەوە لەو شوێنە بووە دەربهێنرێتن دەگرتە ڤیددیۆیەکان و کامیرەکانی چاودێری کە دەرکەوت تێیدا. پێش ئەوەی بێم و پرێس کۆنفرانسە ئەنجام بدەم لەلایەن پزیشکی دادیەوە دڵنیایی مادراوەکەوە ئەو کەسێکەوە تەرمەکەی کە دۆزراوەتەوە بە ناوی دکتۆر هەڵۆ دیارە مردنەکەی مردنێکی ئاسایی بووە و هەروەها بە هیچ شێوەیەک هیچ ئاساوارێکی لێدان یان بریندار یان هەچ ئاساوارێکی والەی پێوە دیار نەبووە. بەڵام دیارە ئەو کەسێکەوە جیان لەدەستداوە پێش جەژن بووە واتە لە 6 مانگ لە گرتە ڤیددیۆیەکەدا کە چۆن چۆتە ناو شوقەکەی شوێنی حەوانەوەی خۆی تاکو ئەو کاتێکەوە ئێمە چوین کە 13/8 بووە دەرگاکان نەشکاند و چینەوە شوقەیە و کە دوای ئەوەی کە لایەن هاوڵاتیان ئاگادارکرابووینەوە نهاتبووە دەرەوە لە شوقەکەی خۆی. لە چوارەم ڕۆژی جەژنیش خۆشبەختانە هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەدان ناو شاری هەولێر کە ئەمڕۆکە بوو بە شێوێکی ڕێک و پێک و ئارام تێدا تێپەڕ بوو. ئەلحەمدولیلا خۆشبەختانە هیچ کێشێکی وا ڕووی نەدا کە جێگای ئاماژە پێکردن بێ. و کۆی گەشتیارانی کەوا لە نێو بازگەکان و لە نێو فڕۆکەخانەی شاری هەولێر کە هاتوونەتە نێو شاری هەولێر لە بۆ گەشتیاری چ لەوانەی کە لە خواری و ناوەڕاستی عێراقەوە زیاتر لە 111,876 گەشتیار بوونە کە داخلی ناو شاری هەولێر بوونە و بەبێ کێشە و گیرروگرفتیش گەڕاونەتەوە شوێنی خۆیان. ئەمە بوون ئاماری 4 ڕۆژی جەژن لە لایەن بەڕێوەبەرەتی پۆلیسی هەولێر کە بۆ ئێوەی خۆشەویستمان خستە بردی.